ئایا نەخۆشی تای خوێنبەربوونی ئاژەڵان چ پەیوەندیەکی بە هاتنی جەژنی قوربانەوە هەیە؟ بێگومان ئەمە پرسیارێکی ئێمەیە، بەڵام لەوە دەستمان کەوتووە لەو گومانانەی کە خەڵک هەیەە. خەڵک ئەڵێن بۆچی لە کاتی نزیک بوونەوەی جەژنی قوربان ئەم جۆرە نەخۆشیە لە ناو ئاژەڵەکان سەر هەڵئەدات. بەو پێیەی هاوڵاتیانی موسڵمان لە جەژنی قورباندا ئاژەڵ دەکردن و قوربانی ئەکەن. بۆ ئەم مەبەستا ئێمە پەیوەندیمان بە بەڕێوەبەرایەتی گشتی ڤێتەرنەری هەولێر کرد بۆ ئەوەی دڵنیابینەوە لەوەی کە ئەو گومانە لە جێی خۆیەتی یاخود نام. دکتۆر مامەند محەممەد قادر کە بەڕێوەبەری گشتی ڤێتەرنەری هەولێرە بە 1964 وێت ئەم گومانە هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە. ئەو باسی لایەنێکی زانستی کرد بۆ بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیەی تای خوێنبەربوون لە ناو ئاژەڵەکاندا. ئەویش بەهۆی بوونی وەرزی گەرمایە، ئەڵێ لەم وەرزەی گەرما مێرو لە مشەخۆرەکان یاخود گەنا کە تووشی ئاژەڵ ئەبن بە ئاسانی ئەگوازرێنەوە سەر ئاژەڵەکان و ئەم حاڵەتە تووشی ئاژەڵەکان ئەکات. ئەو ڕەتی کردەوە کە بە هیچ شێوەیەک هیچ پەیوەندیەک لە نێوان نەخۆشی تای خوێنبەربوون لەو کاتە لەگەڵ هاتنی جەژنی قوربان هەبێت. ڤێتەرنەری هەولێر ئەڵێت ئێمە لە گەڵ نزیک بوونەوەی ئەو جەژنە چاودێریەکی ورتر و چڕتری سەربڕخانەکان ئەەکەین، هەروەها ڕێنمایی تایبەت و زیاتریش بە گۆشتفرۆشەکان ئەدەین. ئەوەی لێرە گرنگە کە لە جەژنی قوربان نزیک ئەبینەوە ئەوەیە کە بۆ ئەوەی هاوڵاتیان دڵنیا ببنەوە لەو گۆشتەی کە ئەیکڕن بۆ قوربانی یاخود بۆ بەکارهێنانی خۆیان ئەوەیە کە چاودێری سەربڕخانەکان ورتر و چڕتر بکرێتەوە. هەروەها گۆشت فرۆشە بەڕێزەکانیش زیاتر پابندی ئەو ڕێنماییانە بن کە بەڕێوەبەرایەتەکانی ڤێتەرنەری پێیان ئەدەن بۆ ئەوەی جەژنێکی سەلامەت بۆ هاوڵاتیان دەستەبەر بکرێت.